سڵاتە لەبێت ئازیزان و خۆشەویستانم پێشەکی پیرۆزبایی هاتنی مانجە ڕەمەزان لە هەموو لایەک ئەەکەم داوا ئەەکەم لە خوای پەروەردگار ئەم مانگەمان بۆ بجێڕە دەمایی خۆشی و شادی و مەرحەمەت و سەربەرزی بۆ هەموو لایەک ئینشاءالله. ئەزیزانم ئەوەی زەڕوڕە بۆ ئێمە موسڵمانان کە پێویستە ئەنجامی بدەین لە مانگەیە پێشوازیەکی گەرم بکەین. هەر یەکێک لە ئێمە پێویستی بەوە هەیە پێشوازیەکی گەرم لەم مانگە پیرۆزەیە بکە. تخوا ئەگەر میوانێک بێتە ماڵت چ پێشوازیەکی لێ ئەەکەیت؟ تەنانەت ئەگەر مانجی خوا بێ، ئەگەر مانجە ڕەمەزان بێ، چۆن پێشوازی لێ ئەەکەیت؟ ئەزیزانم واللهی سەحابە و هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزانن چۆن بردیانەوە بيك آية قرآنية وفي ذلك فليتنافس المتنافسون. أمان هر هميان منافسي يكتريان بو لسر عبادة لسر شونوش سر شونوشي كردوا چەند بەڕۆژوو بووە چەند عیبادەتی خوای کردووە ئەی بەتایبەتی لە مانجە ڕەمەزان چەند عیبادەتی خوا ئەکەین. بۆیە زەڕوڕە هەر یەکێک لە ئێمە لەگەڵ هاتنی مانجە ڕەمەزان سپاسی خوای پەروەردگار بکە، سوزدەی شکر بۆ خوا ببات کاتێک بە مانجە ڕەمەزان گەیشتووە. چونکە ئیمامی نەوەوی ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر فەرمێ سونەت وایە ئینسان لەگەڵ هاتنی مانجە ڕەمەزان سوزدەی شکر ببات. دەبا ئێمە سوزدەی شکر بۆ خوا ببین، باوا بکەین خوا لێمان ڕاستی بێ، باوا بکەین خوای پەروەردگار ئەم مانگەمان بۆ بکات بە مایەی مانجی لێخۆشبوون و ڕەحمەت و شادی و میهرەبانی بۆ هەموو لایەک ئینشاءالله. چەندە خۆشە کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئیدا کان ئەوەل لەیلەة من شهر رمضان، ئەفەرمێ لەگەڵ هاتنی یەکەم شەوی مانجە ڕەمەزان صفیدەت الشەیاطین، ئەفەرمێ شەیطانەکان هەر هەمویان زنجیر ئەکرێن، هەمویان کۆت و زنجیر ئەکرێن. ئەزیزانم چەندە خۆشە کاتێک پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام باس ئەم مەشهەدەمان بۆ ئەکاتن. بەڵام دەبێ ئەوە بزانین کەسانێک هەن لە شەیطان خراپتن کۆت و زنجیر ناکرێن، ئەوانیش مدیری ئیعلامەکانی تەلەڤیزیۆنەکانن، ئەوان لە شەیطان خراپترن، لە شەیطان بێئەمەکترن. ئەزانن بۆ لەبەرەوە شەیطان زنجیر کراوە ئەوانە زنجیر ناکرێن، ئەزانن بۆ لەبەر ئەوەی لە شەیطان خراپترن. شەیطان کەسانێکی وای دروست کردووە بۆ ئەوەی لە مانجە ڕەمەزان ئینسان و مرۆڤەکان مەشغوڵ بکاتن بۆ ئەوەی خۆیان خەریک بکەن. ئەزانن بەچی؟ بە حەڵقە، بە مسلسلات، بەڵام ئینسان دوور بکەوێتەوە لە قورئان و لە سوننە و لە منهەجی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆیە هەر زەڕوڕە ئێمە لەگەڵ پێشوازی هاتنی مانجە ڕەمەزان پیرۆزبایی لە یەکتر بکەین لە فەیسبوک، لە واتساپ، لە هەموو ئەم بابەتە ئەلکترۆنیانێکەوە ئەمڕۆ هەنە. بەڵێ پێویستە پیرۆزبایی لە یەکتر بکەین لە ڕێی نامەوە، لە ڕێی تەلەڤیزیۆنەوە، لە ڕێی تەنان لە ڕێی تەلەڤیزیۆنی ئەعلامەکانەوە پێویستە بەڕاستی پیرۆزبایی لە یەکتر بکەین. ئەزانن بۆ لەبەرەوە ئیمامی ئیبن حەجەری، ئیمامی ئیبن ڕەجەبی حەمبەلی ڕەحمەتی خوای لێ فەرمێ سونەت وایە ئینسان لەگەڵ هاتنی مانجە ڕەمەزان بەڕاستی پیرۆزبایی لە یەکتر بکاتن. ڕاستە ئەم ڕەمەزانی کە تیایداین بەڕاستی ڕەمەزانێکی زۆر گەرمە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الأجر على قدر المشقة، بەخوای پاداشتمان بەقەد ماندووبوونە. چۆن ماندووبوون زیاتر بێ بەڕاستی پاداشت زۆر زۆر زیاترە لە قیامەت. و پێویستە ئێمە موسڵمانان دائم لەم مانگەدا هەوڵ بدەین ئەم مانگە بکەینە مانجی قورئان. ئەزانن بۆ لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دعوەی یاساییمان لەسەر تۆمار ئەکات لە محکەمەی خوایی کەوا ئومەتەکەی پشتیان لە قورئان کردو. ئەمڕۆ هەنجەتت نماوە گوێ لە قورئان بگرا، واز لە گۆرانی بهێنا. ئەمڕۆ هەنجەتمان نماوە قەڵەمی قورئان مامۆستایەکە لە ماڵمان ئەتوانین بیخوێنین، ئەتوانین قورئان بە بەردەوامی بخوێنین. ئەزانین خوای پەروەردگار لە سوورەی فورقانە چی ئەفەرمێت دەربارەی دعوەی یاسایی کاتێک پێغەمبەری خوا لەسەر ئومەتەکەی خۆی تۆمار ئەکا. ئەفەرمێ وقال الرسول يا رب، وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا. ئەزانن چەندە گرنگە ئەزیزانم. خوای پەروەردگار لە قورئان ئەفەرمێ، پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی السەڵاتو وەسەلام لە ڕۆژی قیامەت یا رب العالمین ئەو ئومەتەی من پشتیان لە قورئان کرد، قورئانیان نەخوێن، گوێیان لە گۆرانی گرت. یا رب دعوە یاساییان لەسەر تۆمارەکەم، یاسای قورئانیم پێوتن، یاسای خۆشم پێوتن کە بە وەحی لە لای تۆوە هاتوو. یا رب دعوە یاسایی و سکاڵیان لەسەر تۆمارەکەم. ئەزیزانم
با ئێمە ئەم مانگە بکەین بە مانجی قورئان. ئیمامی عوثمانی کوڕی عەفار ڕەحمەتی خوای لەبێ کاتێ مانجی ڕەمەزاندا دەهات ڕۆژی یەک ختمی ئەکرد. ئیمامی بوخاری ڕۆژی یەک ختمی قورئانی ئەکرد. عەبدولمەلیکی کوڕی مەڕوان ڕەحمەتی خوای لێبێ کاتێ مانجی ڕەمەزاندا دەهات حەفدە ختمی قورئانی ئەکرد. چێ لە ئێمە ئەمڕۆ ئیستعدادی ئەوەیە حەفدە ختمی قورئان بکاتن؟ ئەزیزانم با لەم مانگەدا هەوڵ بدەین زۆر دوعا بکەین. چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت دوعای سێ کەس قبوڵە و ڕەتکردنەوەی نییە. یەکیان لەوان ئەفەرمێت دعوەت الصائم، کەسێک بە ڕۆژووە هەر دوعایەک بکە والله خوا دوعات قبوڵەکە. مناڵت نابێ داوا لە خوا بکە، ڕزقت فراوان نییە داوا لە خوا بکە ڕزقت فراوانەکە. واللهی خوای پەروەردگار دوعاکانمان ڕەت ناکاتەوە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە. پیاچاکێک ئەفەرمێتن واللهی زۆر دکتۆرەکانم کرد و زۆر پزیشکەکانی لە وڵاتانی دنیام کرد، ئەفەرمێتن عیلاج و چارەسەرم نەبوو بۆ منداڵ بوون. وتیان تۆ کەسێکی نەزۆچی. ئەڵێ بەڵام گوتم یا ڕەب دەستەکانم بەرز کردەوە، یا ڕەب هەموو دکتۆرەکانی دنیا بێ ئومێدیان کردم، بەڵام یا ڕەب لە مانجی ڕەمەزانە دەست بەرز ئەکەمەوە، هەست ئەکەم تۆ بێ ئومێدم ناکە، یا ڕەب بێ ئومێدم ماکە. بالفعل والله ئەم پیاوچاکە ئەفەرمێ لەگەڵ کردنی دوعا لە شەوانی مانجی ڕەمەزان ئەفەرمێ دوای مانجی ڕەمەزان خوای پەروەردگار وای کردکەوە خێزانەکەم ببێتە خاوەن حەمل. ئەفەرمێ منداڵێکی ساڵحمان بۆ ئەم منداڵ حافظ القورئان دەرچوو. چەندە خۆشە ئەزیزانم، خوای گەورە دوعاکانمان وەربگرێ، دوعاکانمان گیرا بکە. هەر دوعایەکت هەیە دڵنیا بەلەوە خوای گەورە دوعاکە گیراکە. دووبارە پیرۆزبایی خۆم لەسەر جەم مسلمانانی جیهان بە تایبەتی خەڵکی کوردستان ئەکەم بە بۆنێ هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز.